گوتاربێژ و نووسەری ئەمریکی وین دایر دەڵێت هەموو شتێک داهێنانێک لە بێدەنگیەوە سەرچاوی گرتووە. بیرکردنەوەکانت لە بێدەنگیەوە دێتە دەرەوە. قسەکانت ئەم بۆشاییە تێدەپەڕێنێت و دەنگ دەداتەوە. هەموو داهێنانێک پێویستی بە هەندێک بێدەنگی هەیە. لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایەڵەی داهێنانتان لێبێت. هەفتانە لە ئەمریکا چەندین فیلمی سینەمایی پەخش دەکرێن، بەڵام ئەم هەفتەیە سیان لەو فیلمانە پڕفرۆشترین فیلمەکان بوون، بە تایبەتی ئەو فیلمەی لەسەر ژیان و کارە هونەریەکانی باب مارلیە. منە خۆم زیاد لە 20 ساڵە گوێ لە باب مارلی دەگرم. فرۆشی بلیتی فیلمی ژیاننامەی باب مارلی بە ناوی وەن لەف واتە یەک خۆشەویستی لە چاوەڕوانەکان زیاتر بوو. بۆ یەکەمین جار لە پلەی یەکەمی زۆرترین داهاتی سینەمەکانی ئەمریکا بوو کە فرۆشی بلیتەکان گەیشتە 27 ملیۆن و 700 هزار دلار تا کۆتایی هەفتەی پێشوو. فیلمی یەک خۆشەویستی کە بە نزیکەی 7 ملیۆن دلار بەرهەم هێنراوە لە دەرهێنانی ڕینالدۆ مارکۆس گرین ژیانی باب مارلی دەگێڕێتەوە لە کاتی دروستکردنی ئەلبومی ئێکسۆدۆس کە لە ساڵی 1970 دا بڵاو بووە. دواتر کۆنسەرتێکی گەورەی لە جامایکای زێدی خۆی بۆ ساز دەکات. لە نێو بەرهەمهێنەرانی فیلمەکەدا منداڵەکانی مارلی، زیکی و سندێلا و هاوسەرەکەی ڕیتا بەشدارن. بەڵام فیلمی مەدام وەب کە بەرهەمهێنانی کۆمپانیایی سۆنیە لە ماوەی 6 ڕۆژدا تا کۆتایی هەفتە فرۆشی بلیتەکانی بە 15 ملیۆن و 200 هزار دلار تا 25 ملیۆن و 800 هزار دلار خەمڵێنرا. ماوەی 20 ساڵە ئەزمموی لە دیزاین و چاپدا هەیە، وەک خۆ بەخش لە بواری ژینگە و هاوکاری مرۆیی کاری کردووە. لەم ساڵانی دواییدا لە خەمی کولتور و هونەر و مێژووی مەدەنی شاردا شوێنی کارەکەی دەکاتە گەلەریەک بۆ هونەر و کولتور و چالاکی ئەدەبی و دەیان کۆڕ و نمایش و چالاکی جۆرا و جۆریان پێشکەش کردووە. بەهۆی سەختی باری ئابووری و داراییەوە گەلەریەکە بۆ ماوەیەک داخرا، بەڵام گەلەریەکە بوو بە خەمێکی ڕۆشنبیری و هونەری ڕۆشنبیران و هونەرمەندان بەگشتی. لەبەر ئەوە ئاری دەستبەرداری خەونەکەی نەبوو. ئێستا سەرقاڵی کردنەوەی گەلەریەکی گەورەتر و بەرفراوانترە. ئێستاش ئاری حەما میوانی زایەڵی داهێنانە. کاگاری ئەم کاتت باش. سڵاو و کاتێکە باش لایەوە بزان بەیانیە بەڵێ زۆر سپاست دەکەم بڵێ بە دڵنیاییەوە. کاگاری هەڵبەت من بەڕاستی داخستنی گەلەریەکە خوورپەیەکی زۆر ناخۆشی خستە دڵمەوە ئەو ماوەی پێش و بە حەقەت زۆرم پێ ناخۆش بوو. زۆرێک چەندین بارەگای حیزبی هەیە، چەندین ناوت هەیە، چەندین دەستگا هەیە لە کوردستانە، چەندین شتیتر هەیە، بەڵام گەلەریمان زۆر کەمە، بە تایبەتی گەلەری هونەری و گەلەریە کە شایستەی کار و چالاکی ئەدەبی و فەرهەنگی و کولتوری شاربێ داخستنەکەی زۆر نیگەرانی کردم. بەڵام دڵم خۆش و بۆی هەواڵێکی خۆشت دامێم دوو ڕۆژە کەوتت ئێستاکە بە نیازین گەلەریکی گەورەتر بکەینەوە. پێم خۆشە ئەم مژدەیە زیاتر لە دەمی خۆتەوە بگاتە بینەرانی زایەڵی داهێنانی دەنگی ئەمریکا. زۆر سپاس کاک ئاسۆ. طبعاً من بە حکمەوەیکە من تۆ زۆر بەریەک نەکەوت، ڕاستە خەڵکی شارێکین، بەڵام من سپاسگوزاری تۆم، سپاسگوزاری ئەوم و خەڵکە مەدەنی و خەڵکە ڕۆشنبیری و هونەرمەندانم کە دوای ئەوەی کە من ڕاستی من چاوەڕوانی ئەوم ناکرد پاداش بکرێمەوە. من کارێکم کرد بۆ خۆم کردم وەکو ئەرکێک کە ئینسان چۆن گوڵک ئاو ئەیات، چۆن ژینگە پاکەکاتەوە، چۆن شتێک دروست دەکات، چۆن باشێک پێشکەشی مرۆڤایەتی ئەکات. من وام کرد چاوەڕێی ئەم فیدباکە نەبووم بەڕاستی. تاو کاتێک توانیم وتم من ئەم نەم کرد، بەڵام لەگەڵەوەی کە وتم من ئیتر ئەچمەوە سەر کاری خۆم، سەر ئیشی خۆم، سەر ئەوەی کە ئەم کارە
خورسترە لەوەی کە من تەسەوڕمە کردو بۆ من ناکرێت فیدباکێکی زۆر هاتەوە یعنی بوو بە هاشتاکێک کە زۆربەی ڕۆشنبیریان و هونەرمەندانی سلێمانی پاڵپشتن بۆی کە من بەردەوام بووم دیارەیتر من ناتوانم لەوە دەرچم کە ناتوانم یعنی ئیدامەی ئەم شوێنە بەم چکا پاڵپشتێکی گەورەی معنەوی ئینسانم لەگەڵایە بۆیە بیرم لەوە کردەوە شوێنەکە گەورەترکەین فراوانترکەین بە کواڵەتێکی باشتر و بە خزمەتێکی باشتر دوور لە سیاسەت زیاتر خزمەت بە هونەر کولتور ئەدەب زمانی کوردی بەڵێ هەڵبەت کاگاری شتێکی زۆر جوانە دەبیر خستمەوە کاتی خۆی سەردانێکی دیمەشقم کرد پێش ئەو شەڕ و ئاژا و فەرتەنی کێساکە وڵاتی وێران کردووە هەڵبەت یەکێک لەو شتە گرنگانە ئەو سنتەرە ڕۆشنبیری و فەرهەنگیانە بوون کە لە وڵاتەدا هەبوون بە تایبەتی سنتەری فەڕەنسی و ڕووسی و هەندێک وڵاتی ئەوروپی تیا بوو ئەوروپای شاقی ناوەندێکی فەڕەنسی تیا بوو بە حەقە زۆر دڵی خۆش کردم لەبەرەوەی سینەمایان پەخشە کرد عەرزی شانوایان نەکرد و هاوکات گەلەری هونەری تیاکرایەوە گفتوگۆی زۆر ڕژدی بواری ئەدەبی بواری ڕۆشنبیری تیاکرا ئەم شێواز و شێوازی کارکردنە بۆ دروستکردنی گەلەریەک یان ناوەندێکی ڕۆشنبیری و فەرهەنگی یان گەلەری فەرهەنگی تا چەند شیانی هەیە لە کوردستانە بە تایبەتی بۆ گەلەریەکە ئێوە ئایا پلانی ئەوەتان هەیە بەرەو هەنگاوێکی گەورەتر و فراوانتن بڕۆن لە چالاکیەکانتان کە پێشتر کردوتانە؟ وەکوڵەن هاتوین بۆ پێیکە ینی جوای مەدەنی خەڵکی شار خەڵکی سلێمانی خەڵکی کوردستان بەگشتی هەر چۆنێک باگراوندی حیزبی و مەزهەبی بەسەرەوە بێت داجارە چێتەوە سەر و نوقتەی کە ئینسانی کورد ئینسانێکی مەدەنیە ئینسانێکە کە حەزی لە هونەرە حەزی لە ژیانە حەزی لە پێکۆژیانە حەزی لە بەجددی هونەرە بەگشتی بە ڕەنگە بە خۆشەویستیە ئەمە من بەمایە بۆم دەرکەوت کە ئەو شوێنەی کە کرد مۆ شوێنێکی بچووک بەڵان بە کرێ گرتە بووم کرێکی مانگانەی زۆرمەیە و چەند بەڵێن نزیکی 2 ساڵ ئیدامەم کرد لەسەر شانی خۆم پێگەشتم کەوەی کە ئینسانی کورد پێویستی بەمەیە پێویستی بەوەیە دەیان و سەدان شوێنی وا هەبێت لە شارەکانە بەگشتی تر لە قەزاونەحەکان بێت لە سلێمانی بێت لە هەولێر بێت لە شوێنێک بێت پێویستی بەمەیە نەک پێویستی بە هەنێک شوێن هەیە کە ئینسان بچووکترەکاتەوە لەوەی کە بیرکردنەوەی نەبێت خۆشگوزەرانی ئەو ئینسانانە کە هاتن لای ئێمە بەو دیزاینێکە پڕ ڕەنگ بوو لانی کەم بەوە دڵخۆشە بوون ئەمە هانیان بۆی کە کۆڕی شعری بکەین کۆڕی ئەدەبی بکەین کۆڕی زۆر باش بکەین کە هەمووی فیدباکێکی باشی بۆ هاتەوە دوجار من بەجددی بە ڕاستی بەڵام من چاوەڕێ ئەمە نەبووم وەکو وتم پێشتر وەکو ئەرکێک کردم بەڵام دوجار بوو بە ئەرکێکی خورستر ئەبێ بەردەوام شارە واتە پێویستی بە کەشێکی مەدەنیە کەشێکی هادەترە لەو میدیا زۆرەی کە فەزایەکی ڕوخێنەری هەیە فەزایەکی هەواڵی ناخۆش و بەپەلەی هەیە ئێمەین بەپەلە میوزیک پێشکەشکەین ئێمەین بەپەلە ڕنگ پێشکەشکەین ئێمە کۆبین وەکو خێزانێک قسەی خۆشەکەین قسەی شارستانی و قسەی مەدەنی ئەکەین بە دڵنیاییەوە ئیتر ئێستا تەنیانیت کاگاری هەم خۆت و هەم گەلەریەکەت لەبەرەوەی پشتیوانێکی معنەوی بەهێز لە هونەرمەندان و ڕۆشنبیرانەوە لەگەڵتان هاوکات ئێستاش گەشتویتە ئەوەی کە نابێت ئەم گەلەریە دابخرێت زۆر سپاست دەکەین بۆ کاتەی پێت بەخشین کاگاری سپاس هەر بژین من سپاسیەوە خانمە گۆرانی بێژێکی کورد لە شاری ئەنکەرا لە تورکیا کۆنسێرتێکی شایستە و بە تەرزێکی جیاواز ساز دەکات و دەنگی ئەمریکا نەک هەر میوانی کۆنسێرتەکە بووین بەڵکو بە تایبەتی چاوپێکەوتنێکیشمان لەگەڵدا ساز کردووە.
هنرمندا کورد تارا مامادووا لأنقره جارا یکم درکت بشبری گفتاروانی خواه. اوه هلکی دا به ستران خواه ده هلادن دا جی به پرفورمانسا دانسی بشتروان کنسرت اسونی کر. تارا مامادووا پشتی کنسرت خباتن خواه جدنگ امریکای را وعوه گود. ألبوم منتي حفظ سرانا بيكتي جيلا هفال حجو ألبوم منتي أرانجي كرن براسي ألبوم كلك لجور دليمناس كلك شو ألبوم أخو حستكم كلك إبن دراوي ما شخص إبن درا موسيقى ما gelek hunermendên Kurd îro li ser dikeyên mezin performansên pir xweşik bawayek estetik ku ji gelê din ku ji miletê din qet kêmtir nîne ava dikin û vî tiştî bi hêza xwe dikin ev tiştekî gelek bi rûmet e gelek hêja ye. ستران تارا مامادووا جعالی گوتاروان وباجی گلک هاته عجباندن. گلک خوشم کو شب ما رنگ دایشه ام گلک خوشم بو هاتناوی دیساجی چخاص هنرمند مهنم حمویا بندوان و کوارن انقره بوی تراوت ما بداره من روی بیستی دنگ بیش که باشه دلاله ازاتون بداره پر کیف خوش بوم کلام نخوش گوتن. تارا مامادووا پشتی انقره و نمردین سرد، آمد، دیلوک، استنبول و گلک باجارین دن کنسرت بده. لی اوه پاشجی درکوه تورنیا اوروپایی. ایوب دمیر، دنگ امریکا، انقره. تالیبان وان دەزانی ئیتر بەداخستنی زانکۆکان لە سەرکشان ئیترکشان ناتوانن بخوێنن بەڵام زانکۆی خەڵک کە زانکۆیەکی ئۆنلاین و کڕینی خوێندنی نییە و بۆ خەڵکانی کەم دەرامەرد هەر بە خۆڕاییە لە ساڵی 2009 دامەزراوە و لە ساڵی 2014دا باوەڕ پێکراوە ئامانجی ئەم ڕێکخراوە قازانجنەویستە ئەمریکی ئەوەیە کە خوێندن بۆ نزیکەی 140,000 خوێندکار لە 200 وڵاتەوە دابین بکات. کاترینا گلۆبۆچینکۆ خەڵکی شاری میکۆلایڤە لە ئۆکرانیا کاتێک رووسیا وڵاتەکەی داگیر کرد تەنها 3 مانگی مابوو بۆ بەدەستهێنانی بڕوانامەی بەکالۆرێسەکەی. هەموو کەسێک بەهۆی ترس و دڵەڕاوکەوە شارەکەیان بەجێهێشت هەموو شوێنە بازرگانیەکان داخرات بەڕادەیەک هەموو شتێک وەستا. بەڵام گلۆبۆچینکۆ وازی لە خوێندنەکەی نەهێنا ئەو تێدەکۆشا بۆ بەدەستهێنانی بڕوانامەکەی و دەرچووی زانکۆ بوو هەندێک جار لە پەناگەی خۆپارێزی لە بردومانەکان سەرقاڵی خوێندن بوو. کارەساتێکی گەورە بوو جگە لە زانکۆی پیپڵ هیچ شوێنێکی دیکەم نەبوو هێشتا لەوێ دەم خوێند. زانکۆی خەڵک یان زانکۆی پیپڵ خۆی بە یەکەمین زانکۆی ئۆنلاین و قازانجنەویست دەزانێت کە لەلایەن ئەمریکاوە باوەڕ پێکراوە و کرێی خوێندنی نییە هەرچەندە زانکۆکە بە تەواوەتی خۆڕایی نییە بەڵام پێویستە خوێندکار لە نێوان 140 بۆ 400 دلار بدات بۆ هەر پۆلێک کە دەیخوێنێت لە کۆتاییدا خوێندکاران نزیکەی 5,000 دلار دەدەن بۆ بەدەستهێنانی بڕوانامەی بەکالۆرۆس و کەمتر لەو بڕەپارێژ بۆ هەندێک لە پرۆگرامەکانی ماستەر لە زانکۆدا جگە لەوەش زانکۆکە سیستەمێکی کۆمەکی دارایی پێشکەش بەو کەسانە دەکات کە ناتوانن هیچ پارەیەک بدەن ئەگەر خوێندکاران شایستە بن ئەوە بەدەستهێنانی بڕوانامەکە هیچی تێناچێت. بەپێی ماڵپەڕی bestcollege.com تێکڕای تێچووی خوێندن و کرێی زانکۆیەک 4 ساڵە لە ئەمریکا و نزیکەی 9,600 دلار بووە لە ساڵێکدا.
زانکۆی پیپڵ لە ساڵی 2009 لە شاری سان فرانسیسکۆ لەلایەن بازرگان و خاوەنکارێکی ئیسرائیلی ئەمریکی شاری ڕشێڤەوە دامەزراوە و دەڵێت زانکۆکە خوێندکارانی سەرتاسەری جیهان وەردەگرێت. ئێمە لە ئەمریکا کەسانێکمان هەیە بێلانە و ماڵن خوێندکاری بێبەڵگەنامن دایکانێک لە ماڵەوە دەمێنەوە بەڵام ئێمە خەڵکێکی زۆرمان هەیە کە پاشخانێکی بەهێزیان هەیە. خەدیجە ئەمینی پەنابەرێکی ئەفغانی و خوێندکاری زانکۆی پیپڵە و لە ئەلبانیا دەژی لە کاتێکدا چاوەڕێی ڤیزای ئەمریکا دەکات دایک و باوکی لە حکوومەتی ئەفغانستان کاریان کردووە بەڵام دوایەوەی تالیبان دەسەڵاتی گرتە دەست ئیتر هەڵهاتن. زانکۆی پیپڵ نەک تەنها دەرفەتیان بە خەدیجەدا کە بخوێنێت بەڵکو زۆر لەوە زیاتر هاوکاریان کرد. کچانی تری ئەفغانستان دەیانویست بخوێنن من لە ڕێگەی ئۆنلاینەوە لە ماڵەوە وەک خۆ بەخشێک فێریان دەکەم چۆن بخوێنن هەروەها دەستم کرد بە فێرکردنیان بۆ چۆنیەتی دۆزینەوەی سەرچاوەکان. ئەمڕۆ نزیکەی 130,000 خوێندکار لە 200 وڵاتەوە لە زانکۆی پیپڵ دەخوێنن. ستافەکەی نزیکەی 26,000 کەسن هەمویان خۆبەخشن و زانکۆکە بڕوانامە لە بواری کارگەڕی بازرگانی تەکنۆلۆژیای زانیاری زانستی تەندروستی و زۆر شتی تر دابین دەکات. من پێم وایە پەروەردە مافێکی سەرەتاییە و پێویستە هەموو مرۆڤێک لە جیهاندا شایستەی ئەو دەرفەتە بێت. ئێمە ڕێک ئەوە دەکەین ئێمە مۆدێلێکی خوێندنی باڵادا دەڕێژین بۆ ئەوە نیشان بدەین کە خوێندنی باڵا دەتوانێت بۆ هەمووان فراهەم بکرێت و گونجاو بێت. زانکۆی پیپڵ لەگەڵ ژمارەیەک لە دامەزراوە پێشەنگەکانی خوێندنی باڵا لە جیهاندا کار دەکات لەوانە زانکۆکانی ئەدینبۆرگ و مەکیل هەروەها پشتگیری و یارمەتی لە ڕێکخراوە قازانجنەویستەکانی وەک دامەزراوەی بیڵ و مێلیندا گەیتس و کۆمپانیا زەبەلاحەکانی تەکنۆلۆژیای وەکو گۆگڵ و ئێنتڵ وەردەگرێت. هەندێک وڵات هەیە بەنەوت دەژی و خەڵکەکەی لە نەهامەتیدا دەژی هەندێکی دیکە بەهۆی گەشتیاریەوە هەندێکی دیکە بەهۆی تەکنۆلۆژیا و کۆمپانیا گەورەکانەوە کۆمەڵگەکەی خۆیان بوژانۆتەوە بەڵام خانمانی کۆلۆمبیا گوڵ بەخێو دەکەن و ساڵانە دەیان هەزار تەن گوڵ هەناردەی ئەمریکا دەکەن و بوونەتە سەرچاوەیەکی دارایی گرنگ بۆ وڵاتەکەیان. جوتیارانی باخچەی گوڵ لە کۆلۆمبیا بە لە ڕۆژی ڤاڵانتاین بێوچان کاریانەکرد بۆ دابینکردنی داواکاریەکانی هەناردەکردنی گوڵ بۆ ئەمریکا بۆ یەکێ لە سەرقاڵترین و گرنگترین ڕۆژەکانی کارداری ساڵ. کارەکانیان واتە گوڵ بۆ خۆشەویستی دەستی پێکرد قسەیان لەگەڵدا دەکەم و مۆسیقیان بۆ دەژەنم و ئەوانیش بە هەمان شێوە وەڵامم دەدەنەوە واتە خۆیان جوان دەبن من قسەیان لەگەڵدا دەکەم و دەمەوێت وەڵامم بدەنەوە پێیان دەڵێم ڕەفتارێکی باش بکەن. کارمەندانی کۆمپانیای گوڵەکانی پلازۆلێتا لە باکووری ڕۆژئاوای بۆگۆتا پێش پشووی هەفتە بەڕژدی کاریانەکرد بۆ ئامادەکردن و سازدانی چەپکە گوڵەکانی سەوسەن و مێخەک و گوڵزاری گوڵە لالە. بەڵێ پرۆسەیەکی خۆشە جگەلەوەی کە ئێمە چەندین جۆری دەبینیم چەندین ڕنگ بەڕاستی خۆشە کارکردن لەگەڵ گوڵەکان بەهۆی ئەوەوە گەشیان دەبینیت و سەیری تەواوی پرۆسەکە دەکەیت و بۆ ئەوەی بزانیت کە گەشت دەکەن بەڕاستی خۆشە. ڕۆژی ڤاڵانتاین یەکێکە لە جەژنە گەورەکان بۆ جوتیارانی کۆلۆمبیا بۆ دابینکردنی خواستی هەوادارانی ئەو بۆنەیە کۆمپانیەکانی 6 مانگ پێشوادەی ئەو ڕۆژە دەست بە چاندن و بەرهەمێنانی گوڵەکانەکەن. جارێ بە تەواوەتی کەرنەڤاڵە جوانەکەی برازیل دەستی پێ نەکردووە بەڵام شەقامەکان پڕبوون لە سەما و گۆرانی و چالاشی و ڕازانەوەی کەژاوەکان لە هەموو جیهانەوە گەشتیاران سەردانی کەرنەڤاڵە گەورەکەی بەرازیل دەکەن چەند مای دڵخۆشی و ژیان دۆستیە ئەم کەرنەڤاڵە بۆتە داهاتێکی گرنگ بۆ وڵاتەکە. قوتابخانە سەرەکیەکانی سامبا لە ڕیۆ دی جانیۆ لەم هەفتەیەدا لە کاتی ئاهەنگەکانی کەرنەڤاڵدا نمایشێکی سەرسوڕهێنەر و ژیان بەخشیان بە کەژاوە و جل و بەرگە ڕەنگا و ڕەنگەکانیان لە سامبادرۆم ساز کرد. من خۆشەویستیەکی زۆرم بۆ بەیجا فلۆری سامبا هەیە بەڕاستی قوتابخانەیەکی کۆمەڵایەتیە ئەم ساتە بۆ ئێمە زۆر گرنگە دەمان و ڕوژێنێت بەڵام ڕوژاندنێکی خۆشە کە هەمووان هەستی پێ دەکەن. لە یەکەم شەوی پێشبڕکێکەدا دەستەبژێرێکی سامبای ڕیۆدا بە کەژاوەی ئاڵوواڵا و تەپڵێدران و کچانی سامبا نمایشێکیان ساز کرد. من هونەرمەندێکی کۆمەڵایەتیم لەبەر ئەوەی حەزم لێیە من لە کارکردنی پێکەوەییدا گەشە دەکەم. ئەوم پێی خۆشە حەزم لە بینینی زۆر کەسە کە بەشدارن لە نمایشەکەدا
ئەمەنجم لە ژیاندا ئەوەیە کە کەرنەڤاڵ خەڵک یەک دەخات ئەمە دڵخۆشم دەکات ئەم هونەرە بە یەکگەیشتن و دروستکردنی پەیوەندیەکی زۆر لەگەڵ گەلەکەماندا لەگەڵ ڕیۆ و لەگەڵ بەرازیلدا ساز دەکات. ئەم ساڵ خولی گەورەی نمایشی قوتابخانەکانی سامبا لە ڕۆژانی یەکشەمە و دووشەمەدا بەڕێوەچوو کە 12 باشترین قوتابخانە نمایشیان دەکرد و باشترین جلوبەرگ و کەژاوەی شایستەیان نمایش کرد. تیپەکانی سامبا بەپێی کێشەی سەما و کەژاوە و جلوبەرگ و تێکستی گۆرانیەکان بڕیاریان لەسەر دەدرێت و ساڵانە 2 تیمیان بۆ خولی دووهەم دەپاڵێورێن. یەکێک لە پەیکەرسازە بەناوبانگەکانی شاری سنەی خۆشەویستە 14 ساڵە کارگەی دروستکردنی پەیکەرسازی دامەزراندووە. بەهۆی کارە ئەکادیمیەکانیەوە ژمارەیەکی زۆر پەیکەری کەسایەتی بەنێوبانگی لە شارەکانی کوردستان دروست کردووە. هەتا ئێستا چەند پیشانگایەکی ناوخۆیی و نێودەوڵەتی کردووەتەوە. هەر لە منداڵیەوە پەیکەرسازی لە مامۆستای بەناوبانگی خۆی کاک هادی زیاوەردینی دەست پێ کرد. لە دوای 16 ساڵ وەردەستی و خوێندنی لە زانکۆی تاران ئێستا نزیک بە 13 ساڵە مامەلی خۆی داناوە. تەرخەکە گەینە نەتیجە جاتین ئێمە بە گەچ لە ناو کارگا شڕۆەکەین گەچ مودلەبە دروستەکەین لەو ئەنازە و ارتفاعەوە دەرەکمان. ئێم کارە ئێمە لەم کارە بکەینە چەند نمونەبوومان ئێمە کارە بە گەشت دروستیەکەین. دوای ئەو کەچە ئێمە ئەوەینە دەرەوە لە فەزای دەرەوە فەزای جەوی دەرەوە مەسەڵەن باران بەفرە خۆ دەوامی نییە کەچ ئەشێ تەبدیلی کەی بە مەوادی دی تین لەو کەچە قاڵە بگری قاڵە بەکار نەگریت ئەو مدلە کە دروستمان کردگە هەشکێت قاڵبێک کە مێنێتەوە بۆ مای قاڵ بەکار نەنینەوە لای یەک جێگەی ئەو کەچە لە ناو قاڵبەکە خاڵیە هەر مەوادێکی سی وایە مە انتخابیەکەی نووسم فایبرگلاس بێ بتونگلاسە بێ برۆنز بێت گەچ بێ دوارە یا فایبرگلاس بێ هەرچێک ئێمە تەبدیل یەکەین بە ئەو مەوادە. پێش لە دەستپێکردنی پەیکەرسازی هۆنەرمەندانی بەتوانامان ئەو شتەی لە مێشکیان دەگونجێ دەیهێنە سەر پەراوەکان. بەرزی و نزمی و نازی پەیکەرەکان بەدەست دەهێنن و اینجا کاتی دروستکردنی پەیکەرەکان لێرەوە دەست پێ دەکات. لە ڕەنامیزیەکە کە ئێمەی سەخەرگین کارەکەین چەتگەرێک هەست ئێمەشێ لە بمان تەختە پالێتەکەمان ئیمتحانیگەن تێفە ڕەنگیەکەمانە ئێمە ڕەنگێکە انتخابمان کردگە بۆ کارە ڕەنگێکە بە سوورەت هێن بڕۆنزیە بڕۆنزیش ئەکسەر مەردە فکرەکە لەو تەڵاییکە و ڕۆشێکە وەڵێ وان نییە تێفێ ڕەنگی شڕۆوە بێت تا لە تیرەکەیە و لە تیرە تێ تا ڕۆشنەکەی. ئەم کاریشمانە مجسمەی کاگە محەممەد ئەورازە خوا ڕەحمەتی کات شاخەوانێک گەورەی ئێران بوو تانیمان لە شارە بانە نەسبی کە بەرتوا 8 متر و نیم. پەیکەرسازی لە ڕۆژهەڵات زۆر کەس بووە بەڵام لە شاری سنە ببوونەی مامۆستایانی لە هاتووی لە ماوەی 40 ساڵی پێش و کەوتۆتە سەر پێی خۆی. پرۆژێک کە ها بەدەستمانە و پرۆژێ مەشاعیرە موسیقیە موسیقی شار سنە کاگار دەشیر کامکار نەوازەندەی کەمانچەس لە دنیا بەناوبانگە ئەمە گیان لەو پرۆژەسە ئەمە پرۆژێکترمانە ئەمە شاعرێکە هین منتەقەی لەیلاخە بەناو میرزا سەدوڵڵاخانی قادر مەرزی ئەمە قەرارە لە منتەقەی لەیلاخان نەسبێت ئەمە حەبیبوڵڵا مەفاخریە خوا ڕەحمەتیگە ئەمیش گۆرانی بێش فولکلۆرە لە منتەقەی لەیلاخە فرە تەوانا بووگە مەرحوم عەباس کەمەندی لێتر شناخت و شدەست بۆ گشتی ئەمیش خەریکین بۆ هەر بۆ پرۆژێ موزێ مەشاعیر موسیقیە کارەکە. زۆر جار باس لە جیلی ئاڵتوونی دەکەن. با بزانین جیلی ئاڵتوونی لە شاری هەولێر حەزیان لە چی بووە؟ هاوڵاتێکی دانیشتووی هەولێر بۆ ئەوەی یادگاریەکانی ئەو ساڵانە بخاتەوە بیری خەڵک هەرچی کەرەستە و پێداویستی ژیانی ئەو سەردەمەیە لە ژوورێکی ماڵەکەیدا کۆ کردووەتەوە و دیار جەمال میوانی جیلی ئاڵتوونی بوو.
من ناوم ئیسماعیل ڕۆستەمە دانیشتوی شاری هەولێرم لە ساری 1998 ئەمن بیرۆکەیەکم لۆ هات کە ئەو ئەشیانە خڕکەمەوە ئیدی لەبەرا خڕم کردەوە تاکو ئێستاکە من جاران کە منداڵ بووم ئەشیای لە عابەشتیوالەم هەبووی خۆم نەدەشکان هەرم دەگرت بەم بە هاگرم ئیدی لە پاش 98 ڕۆژەکەوا دانیشتم ئەو فکرێم بۆ هات گوتم باشە لۆم شتی خڕ نەکەمەوە کە ئەو شتانەش هەمووی ڕۆژانە بەکاراتەوە هەموو خەرک یادگاری لەگەری هەیە ئەو شەربەتە نادرا ئەو شەربەتەشی زۆر باش بوو لە ساری 86 بوو ئەو شەربەتە باشترین شەربەت و عێراقیش بوو ئەوەشمانەیە ئەوە پتەقارەکەیتی ئەوە شەربەت نادرا هەیتمان ئەوە فڕاتە ئەوانە هەموو شتەکان عێراقی نەنا شتی هیچ شتێک لە دەرەوەی وڵات نەدات هەمووی ناوە خۆ دروست دەکرا ئەوە بپسیە جارۆ بە کابرا گوتی وەرە لێر ڕاتچوومە تقریبان دانەکەم پێچوە یانەشین هەتا هێوارە ناتیمەوە لە بۆ یەک پارچە ئەشیای چوومە یانەچی لۆ پیارەی چوومە یانەچینێ لە بۆ سابوون و شتیوالە چوومە خەر شتەکانی زۆر بەلاوە سەیرە ئێستا هەیە گریانی دێم زۆر لەوەی خۆم براوم کردەوە ینی خەرک دەرێ بەس دێم سەردانت دەکەم ئێستا کە گەر جێگایەکە بی پارپشتێکم لۆ بکەن ئەوزە چ سەرمایه‌دارێک بی چ کار بەدەستانی ئەو شارەی بن جێگایەکم لە بۆ دابنێن لۆ ئەمن و ئەشیانە لێدانم خەچیش بێن لە خۆیان دانیشت سەردانی ئەو جێ بکەم. کۆنفۆشیوس دەڵێت ڕق و کینە زۆر ئاسانە و خۆشەویستی سەختە. تەواوی پلانی شتەکان بەم شێوەیە کار دەکات. هەموو شتە باشەکان بەدەستهێنانی ئەستەمە. بەڵام شتە خراپەکان زۆر ئاسان دەست دەکەون. منیش دەڵێم ئەگەر ڕق و کینە نەبوایە تەنها خۆشەویستی هەبوایە ئەم هەموو شەڕ و کوشتار و خوێن ڕشنە لە مێژوو لە ئێستاشدا ڕووی نەدەدا تا زایڵەیەکی دیکە و خەم و داهێنانێکی دیکە ماڵەوە.